ڕێکخراوی شنەی خاک لە یادیدا ساڵەی کۆچی شاعیر عیرفان ئەحمەد مەراسیمێک بە بەشداری چەندین هونەرمەندی بەتوانە ساز دەکات هەر لەو یادەدا یەکێک لە دیوانەکانی ئەم شاعیرە بڵاوەکرێتەوە. لەو بارەیەوە چینە لای پەیامنێرمان ڕێباز سڵاو لێبێ. ئەگەر بکرێت لەبارەی مەراسیمەکەی ئەمڕۆ زانیاریمان بۆ بخەیتە ڕوو. بەڵاکەم سڵاتان لێبێ دیارە بڕێڕوایە ئەمڕۆ سعات 4:30 پاشنیۆڕۆ لێرە لە هۆڵی خاک لە شاری سلێمانی لە یادی دە ساڵەی کۆچی ئەدیب و شاعیر عیرفان ئەحمەددا لێرە مەراسیمێک ڕێک دەخرێت. دیارە بڕێڕوایە ژمارێک لە چالاکوانانی کۆمەڵگەی مەدەنی و نووسەران و شاعیران و ئەو کەسانی کە بانگێش کراون لەم مەراسیمەدا بەشدار بن و چەند چالاکیێکی ئەدەبی و هوەری بەڕێوە دەچێت. من کاربین سەلام کە سەرۆکی ڕێکخراوی شنەبای خاکە لەگەڵ مایەوە زانیاری زیاتر لەو وەردەگرم. کا کاربین ئەگەر بیت ئێرە چالاشەکانی ئێوە ئەمڕۆ چییە بێ ئەگەر پێمان بڵێ؟ سەرەتا بە خێرایی کەڵا جوانەکان دەکەن ئەمڕۆ ساڵیادی دە ساڵیادی کۆچی دوای شاعیر عیرفان ئەحمەدە لێرە لە وەڵی خاگەی ئەم یادا بەرزڕا دەگەێنین و لەگەڵ ئەمەش لەگەڵ هونەرمەند حەمید بانەیی و محەممەد کەرکووی بەژاری ئەم ساڵیادە دەکەن ئەمڕۆ. ئێوە هۆکار چی بوو کە ئەم ساڵیادەتان هەڵبژارد و یادی ئەم شاعیرە دەکەنەوە؟ ئێمە ڕێکخراوی شنەبای خاک بێجیاوازی هەموو ڕێساڵیادی ڕێکخراوەکەینەوە کە لە ژیاندا نەماوە. یادی بەکری پژێریمان کردەوە، ئیدری شەیشاهۆمان کردەوە. ئەمڕۆژ بە خۆشحاڵی و شەڕەفی گەورەیە بۆ ئێمە بۆ ڕێکخراوی شنەبای خاک یادی عیرفان ئەحمەد دەکەن کە شاعیرێکی بۆ خۆی نەژیا بۆ قەڵەمەکەی ژێ. ئێمە لەگەڵ ئەم یادە بە زنوی ڕدەگرین. لەگەڵ ئەمەش کتێبەکە عیرفان ئەحمەدمان بە چاپگاندوتەوە کە ساڵی 2000 بۆ خۆی بە چاپگان پێکات لە کۆمەڵە شاعیر. ئەمڕۆ کتێبەکەی بڵاوەکرێتەوە بەناوی چاپی سێمی مەراقەیە کە عیرفان شاعیر ساڵی 2000 چاپی کردووە. ئەوە لە بواری ڕۆشنبیری و ئەدەبی و هوەریە کارەکان ئەمڕۆ چ لایەنێکی چ بوارێکی ژیانی عیرفان ئەحمەدتان هەڵبژاردەوە بۆی لێرە سەرنجی بخەنە سەر وە لە ڕووی ئەدەبیەوە یاخود بە شێوەیەکی هوەری لێ بدوێن؟ هاوڕێکانی دیان قسەی لەسەر عیرفان ئەحمەدەکان چۆن ژیانی بەسەر چۆن ژیاوە لەگەڵ کەسوکارەکەی لە ئەوروپاوە لە ڕێی ڤیدۆ فیکچەرێکمان دروست کردووە کە بیرۆکەی بەرەم کاکە زاڵ بووە. ئەم فیکچەرمان دروست کردووە هەر بیرۆکەیش بۆ ئەم ساڵیادی کاک عیرفان بکەینەوە لەگەڵ چەند کە ساعتێک دی قسە لەسەر ژیانی کاک عیرفان دەکەی کەسوکارەکەشی دێت و جگە لەمەش هونەرمەند دیاری قەرداغیشمان لەگەڵدا و بەس بەهۆی سەفەری کردو بە ئەوروپا ناتوان لە یاد ئەمڕۆ بەژار بێ لەگەڵمان. چەند گرنگە ئەو شاعیرانەی کە بەشێک لە تەمەنی خۆیان یاخود ئەو نووسەرانەی کە بەشێک لە تەمەنی خۆیان بۆ خزمەت بە ئەدەب و هوەری میلەتەکەیان تەرخانەکەن بەم شێوەیە یاد بکرێنەوە چ بە زیندوی یاخود لە دوای ژیانیان؟ زۆر گرینگە ڕێز لە قەڵم ڕێز لە نووسین بگرین. ئێمە ڕێکخراوی شنەبای خاک جیاوازیمان نەکردووە هەم لە شاعیر هەم لە نووسەر هەم لە ڕۆمان نووس. ئێمە ئەو هەر کەسێک پێویستی بە ڕێکخراوی شنەبای خاک بێ ئێمە یادمان کردووە کار و چالاکیمان بۆ کردووە بێدابڕان. ئێمە دەرگەمان واڵەیە بۆ هەموو نووسەر و هەموو شاعیرەکە ئەمە یادی بکەینەوە. دووبارە ئێڵەمە ئەمڕۆ شەڕەفێکی زۆر گەورەی بۆ ئێمە یادی قەڵەم جوان و قەڵەم ئازای عیرفان ئەحمەد لەم هۆڵە جوانە ئەەکەینەوە.